دوای خوێندن تاواکردن هیچ شتێک نەبوو، یعنی کە لە ماڵەوە چی بکەی لە ماڵەوە دانیشیت. ئیتر حەزم لەم ئیشە کرد، هاتم بەهۆی یعنی کاڵایەک لێرە بکڕم کە حەزم کرد ئەم بازاڕە هەمووی ئافرەتە ئیشەکە، حەزم چوو بۆ ئیشەکە، ئیتر لەوە هەوڵممە. طبعاً بە پاڵ پشتی خی گەورە دووەم ئایلەکەم، ئەگەر ئایلەکەم پاڵ پشتم نەبوونە نەمەتوانی بیکەم. یەکەم جار وەکو کارمەندێک هاتم 3 مانگ، لە دوای 3 مانگەکە ویستم بڕۆم، ئیتر بۆ خۆم دیارە چستە چالاکەوە بووم، ئەو کەسێک کە ئیشم لا کرد کردمی بە شەریک. لە دوای ئەوە 3 ساڵ شەریکایەتی بوو، لە دوای شەریکایەتی من پاشگەز بوومەوە هاتمە دوکانێکەوە گرتم تا شەریکایەتی پشتم بە کۆمەڵی خەڵکە بەس، یعنی ئەوە شارەزام نەبوو جلد کامە بێنم ئەوە لەسەر اختێ، بەڵام ئێستا ناکەس هەر خۆم حەزم کردو خۆم تاو ئیشەکەی هەری خۆم بێ، حەزم کردو پشت بە خۆم بەستم نەوەکو خەڵکیکە. پیجێکم دانا بۆ دوکانەکەم، لە ڕێی ئەو پیجەوە ئەدەمنار بۆ چەند کەسێک کە بزانم ئەها هەل لە ڕێ ئەنتەرنێتەوە کە فەیسبووکیان هەبوو پیجیان هەبوو ئی تورکیا، لە ڕێ ئەوەی تر داوای ڕقم لێکردن، ئیوا بوو کورد بوو، وا بوو تورک بوو، ئیتر عەرەب بوو، ئەمانە دەرچوو، ئیتر لەوە کەسی قەم پێیا کرد، ئەوانیش کێشیانە لەگەڵمە ئێستا هەج مۆدێلێک داواکەم بۆ منێت. ئەوە زۆر ئازارتەیە کە لە ڕووی مادیۆ فەقیرە، ئەوانە زۆر یان بۆ نمونە سوزانم مناڵێکە کە حەزی لە شتێکە و پارەی پێنیە بیکڕێ یا پیرێکە، ئەمان ئازارتەیە. یاس ئەنتی های ئێکس لارج، های ئێکس لارج. ئێستا بۆ نمونە وەکو جاران بیرکەوێتەوە نابێت کەس بڕواتە دەرەوە، نا خۆت کەوتویت، تۆ خۆت کەوتویت، ئەو بابێ ئیش بکە قەیچێکە بۆ لە ماڵەوە دانیشە، هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی دەرونیان مرتاحی، تۆ خۆت کەوتوی، یعنی گوێ بە قسەیانی خەڵکی ناگوێ بە ئەوە نیت.